لە سەردەمی شاخدا گوندەکان لانکەی شۆڕش و حەوانەوەی پێشمەرگە و بەرپرسەکانیان بوون. دوای ڕاپەڕین و دروستبوونی حکوومەتی کوردی بەرپرسەکان بە شێوەیە گوندەکانیان فەرامۆش کرد بەشێکی زۆریان چۆڵ بوون یان چەند ماڵێکی کەمیان تێدا ماوە. دوای 34 ساڵیش لە پرۆسەی بەناوەنفال لە ئێستاشدا نەک هەر گوندەکان بەشێک لە شارەکانیش بە تەواوی پشتگوێ و پەراوێز خراون. ئێمە خزمەتی شارەکە بکەن، ئاو نیەت کارەباکەمان خراپە، دوێنێ بەم بەهارە دوێنێکە قەسم بەخوا ئاوسێمان ئاوی کڕێت. ئێمە دیەکەمان هەمومان هێزی پشتگیریمان بووە، 12 زەلامان لە دیەکە ئەنفال بووە. باشە ئیساکێنە ئەم مەسئولانە تا ئیساکێنە ئێمە یەکێکیمان نەدیە، جادەمان بە عەمەل نایە، هیچمان بە عەمەل نایە، هەر با بێن سەردانێکمان بکەن بۆ دیەکان کە ئەو وەختانە خزمەتی پێشمەرگیان کردووە نانی داتە پێشمەرگا. نام داواکاری لە کێ بکەیت؟ هیچ داواکاریەوەمانە هیچ سوودێکی نییە لەگەڵم حکوومەتەیە. سەیری چەمچەماڵ بکە بە قورئان دڵم پێویستە. من وەک تاقانەی گەنفال ئەبووای ئەم شارە نییە لە هەموو شارەکان باشتر و خزمەتگوزاری بۆ بکرایە. سەیری شوێنەکان بکە هەمووی زەبڵ و ئەمانەیە پاک و ناکرێت. من بە سیارەی خۆمە ڕۆم هیندرا و سێ و ئەمانە پاکووەکەم، کەس نییە ینی پاکی کاتەوە. من خۆم وەک تاقانەی ئەنفال ئەڕۆیم بۆنم لە شوێنێک ئەڵێم تاقانەی ئەنفالم هە پێت ڕابێرن ئەڵێ تاقانەی ئەنفالێکی. کە سوکاری ئەنفال کراوان هاوشێوەی هاوڵاتیانی ئاسایی موچەکانیان دوا دەکەوێت و چەندین ڕۆژ لە سەرەی موچەدا دەبن بۆ وەرگرتنی موچەکانیان. تاقانەکانیان دوای تەواوکردنی پرۆسەی خوێندندا نامەزرێن، هەر بۆیە بەناچاری ڕێگەی هاتوو نەهاتی هەندەران دەگرنە بەر و دەبنە قوربانی دەریای ئیجا. هیچمان بۆ نەگەیە دەفتەرێکمان بۆ دێ 500 دینارمانە دەنێ بە تا ئەمان دەنێ وەڵڵا ئەو 500 دینارێ بە قەرز دەکەنەوە هاوڕێکانم ئەوە هاوسەکانم ئەوە خۆشکەکەم ئەوە خۆشکمە حەسابکە ئەوە نمزامە لە کاتان پێتان نەدرێەوە لە کاتان نادرێ ئێستا ئێمە دوو مەعاش ماوەڕە بگرا ئێستا ئەم مەعاشانە بۆیەوە تاخیر کرد جەژنی ژەمان دەنێ نامان دەنێ جەژنی ژامان دەنێ ئێمە نەنەوت ئەڕۆین بۆ نەوت نییە ئەڕۆین بۆ ئاو نییە ئەڕۆین بۆ دار و بەر نییە حەقم لە هیچ نییە وەفاتەکەمان بۆ بێرنەوە بێینە سەری دانشین. هەموو ئازادیەکیان لە مناڵی کەسوکار سەنەتەوە هەموو تەنانەت ئازادیمان نییە ناتوانین لە کەناڵی میدیاکانیش قسە بکەین زراعەتمان لەگەڵاکرێ یاعەم کەسوکاریان فال کەسوکاریان فال ئێمە 34 ساڵە چاوەڕوانین کەسوکاریان فال قەرەبوو کرێتەوە ڕوفاتی کەسوکاریان فال لە نوگرە سەرمان و دەشتی عەرەوە بێنەوە بۆ مۆنۆمێتیان فالی چەمچەماڵ با حکومەتی هێرێم بێت باکە لەناو مۆنۆمێتیان فالە دروستکە بەس بۆ کەسوکاریان فال کاکە لە ژێر جەمەدۆنێک چەندەها کەسمان لە ژێر جەمەدۆنا مرد لە ڕیزی مەعاش وەرگرتنە. ئەوەی ڕۆژی ڕابردوو لە مەراسیمی ساڵیادی کۆمەڵکوژی گەلی کورد لە قەزای چەمچەماڵ ڕوویدا نیشانیدا بۆشایەکی گەورە و فراوان لە نێوان هاوڵاتی و بەرپرساندا هەیە. ئەوانەیان قوربانیان زیاتر داوە تەنانەت نایانەوێ گوێیان لە دەنجی بەرپرسانیش بێت. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.